ئەرەوەڵا زۆرینەی کات بەیەکەوەین ئێمەی تردوو هاوڕێ لە خاوڕێتیش دەرچوین دایک و کچ خوشک پشت و پەنا بۆ یەکتری بەخوا بە قوربانە بە من هەر هیوایەتم هەیە هەموو سەدی ساڵێک و هەموو بۆنەیەک بێمە دەرەوە لە هەموو بۆنەکانە من ئامادە بچکە ئەوە هیوایەتێکی خۆمە و حەزەکەم ئەو خەڵقە ببینم جۆش خۆشی و خەڵقە بینم خۆشی و خەڵقە ببین خۆشی و خەڵقە خۆشی منە ئەوسا سێران لە هەموو بۆنێکدا هەر بێکۆ دێنە دەرەوە ئەرەوەڵا زۆرینەی کات بەیەکەوەین ئێمەی تردوو هاوڕێ لە خاوڕێتیش دەرچوین دایک و کچ خوشک پشت و پەنا بۆ یەکتری عتاوخان چەند ساڵە هاوڕێ یەکن و بێکۆ دێنە دەرەوە وڵی تقریبا لە 2014 بەیەکەوەین بەڵێ ئەرەوەڵا شکر لەخوا بزیابێ و دایمە بەیەکشون بە حکمیەوەی عتاوخان گروپی گەشتیاریشی هەیە ئیتر بۆ هەموو گەشتەکان من هاوگەشتیم لەگەڵ ئەم تاقوتۆقی یاری ئاگرینانەوەی بێزار نەکردووە وەڵام من پێ خۆشحاڵم ئەگەر مناڵ بوومایەتەوە هەنێک مەکرمیش بەکارمەهێنە حەز لێ بگەڕێتەوە یادی مناڵی بەکاریش ئەمە ناخۆش ئەم زۆڕایە ئەوەیان ناخۆش ئەجینا لە گەنجیا ئەمانەش کڕی بۆ خۆمە بتەقان بە سەربار بوو لە بالە کۆنەکەەوە لە چی یادگارێکتان هەبوو بێکەوە لە ساڵی 2025 چی یادگارێکتان بێکەوە لەگەڵ سەیران خانە وەڵی هەموو شتێکمان بەیەکەوەیە گەڕانمان ڕۆیشتنمان جلوبەرگمان بۆنەکانمان هەمووی بەیەکەوەین گەشتەکەمان هەمووی بەیەکەوەی نێمە بە بەیەک نین ئەوسا سێران لە ساڵی نوێدا هیوای چی بۆ یەکدیە خوازن وڵی هیوای لە ساغیە خوازم بۆی هەمیشە و تومە یعنی ئەمە خۆی زانی ناخی دڵی من چۆنە من زۆر ڕاستگۆیانە قساکەم مەرگم پێشمەرگی عتاوکە چکە من قەت تەسەوری ئەوە ناکەم ڕۆژە بێم و بڵێن عتاو نەمەوە ئەمرم بەبێ عتاو والله هیوادارم ئەو دوعاانەی قوبول نەبێت ئیشەڵا هەر بمێنێ ئەو گەنجە و کچمە لەبەر خاتی حەمە هیچی لێ نەیە و هەر تەمە درێژ و لەش ساغ بێ تەمە درێژ بنی شەڵا بێکوەراوە بە لەش ساغی بتان بینە کوردستانە ئەوەدان پیرۆز بێ بە خێر و خۆشی و بەرەکەت و لەش ساغی بۆ هەموو کوردستان و بۆ هەموو تاکێکی کورد